گەورەترین جۆری کیسەڵی جیهان بە کیسەڵی گالاپاگۆس ناسراوە بە ناوی ئەو کۆمەڵە دوورگانەوە ناونراوە کە ئەم جۆرە کیسەڵە تێیدا دەژین. کیسەڵی زەبەلاحی گالاپاگۆس کێشی لە نێوان 400 بۆ 500 کیلۆگرامدایە و درێژی دەگاتە 1 مەتر و 80 سانتیمەتر لە ڕووی کێشەوە بە دێمین ئاژەڵی سەرگۆی زەویدا دەنرێت. کیسەڵی گالاپاگۆس لە بنەڕەتدا ئاژەڵێکی وشکانی و زۆربەی کاتەکانی لە وشکانیدا بەسەردەبات و خەریکی پەیداکردنی خۆراکە. لە هەمان کاتدا بەو کێشە زۆرەیەوە توانای مەلەکردنی هەیە و بە تایبەتی لە سووڕی مدبووندا دەتوانێت تا نزیکەی مانگێک لە نێو ئاودا بمێنێتەوە. کیسەڵەکە لەو جۆرانەیە کە تەمەنی درێژە و لە 100 بۆ 170 ساڵ دەژی. لە نێوان سەدەکانی 16 بۆ 19 ژمارەیەکی زۆریان لێڕاوکراوە لەلایەن دانیشتوان و ڕاوچیەکانی دوورگەکانەوە بە مەبەستی سوودوەرگرتن لە گۆشت و چەوری جەستەیان. بەم هۆکارەش لە ناوچوونی تەواوەتی نزیک بوونەوە. لە ساڵی 1970دا کاتێک لە هەموو جیهاندا ژمارەیان بۆ 3000 کیسەڵ کەم بووەوە، ئیدی ڕێوشوێنی پاراستنیان گیرایە بەر و بە هەموو جۆرێک تێکدانی ژینگە و ڕاوکردنیان قەدەغە کرا. کیسەڵی گالاپاگۆس 15 جۆری هەیە و ئێستا 10 جۆریان بە ژمارەیەکی کەمەوە ماونەتەوە و 5 جۆریش بە تەواوەتی لە ناوچوون. لەو 5 جۆرەش کە لە ناوچوون جۆرێکیان تەنیا یەک دانیان لێ مابووە و ناوی جۆرجی لێنرا بوو کە ڕەگەزینێر بوو. ئەویش لە ساڵی 2012دا مرد بەبێ ئەوەی لە دوای خۆی هیچ کیسەڵێک و نەوەیەک بەجێ بێڵێت. نیشتیمانی ڕەسەنی ئەم کیسەڵە وڵاتی ئەرجەنتین و پاراگوایە. هەر لەو دوو وڵاتە جۆرێکی دیکە لە کیسەڵ هەیە بە چاکۆ ناسراوە کە لە ڕووی بۆ ماوەی و جیناتەوە لە کیسەڵی گالاپاگۆسەوە نزیکە و پسپۆڕانی بواری ئاژەڵناسی ئاماژە بەوە دەکەن نزیکەی 5 ملیۆن ساڵە ئەم دوو جۆرە کیسەڵە لە یەکتری دابڕاون. لە ئێستاشدا بەهۆی پشتگیری و پاراستنیان توانراوە ئەو 10 جۆرەی کە ماونەتەوە ژمارەیان بگەێنرێتە 19,000 و لە 7 دوورگەی کۆمەڵە دوورگەی گالاپاگۆسدا لە ژێر چاودێریەکی ورددا هێلکەکانیان لە مانگەکانی حوزەیرانەوە بۆ مانگی تشرینی دووەم لە کەناراوەکاندا لەلایەن تیمی سەرپەرشتیارانەوە کۆ دەکرێنەوە و لە ئامێرێکی هێلکە هەڵهێنانی تایبەتدا هەڵدەێنرێن و پاش 4 ساڵ چاودێریکردن لە نێو سروشتی دڵخوازی خۆیان لە دوورگەکانی گالاپاگۆسدا ڕەها دەکرێن.